خۆشەویستەکەم وەک ئامۆژگاریەکی برایانە هەوڵدە کێشەکانت لای خەڵک باس مەکە، حەتا بۆتە کرێ کێشەکانت لای خوای پەروەردگار باسکە، چونکە زۆربەی زۆری خەڵکی کاتێک کێشەکانت لایەن باسەکەی بەڕاستی نایەنە دەمتەوە و ئەیکەنە بنێشتە خۆشەی مەجلیسەکانیان، ڕەخنەت لێگرن، تانەت لێ ئەدەن، بە شێوەیەک لەوانەیە دڵت بریندارکەن، لەبەر ئەوە حەتا ئەتوانی کێشەکانت لای خەڵک باس مەکە، بەڵکو بەینی خۆت و خوا لە لای خوای پەروەردگار باسیکە و هەوڵ بدە خۆت چارەسەری کێشەکانی خۆت بکە. مرۆڤەکان بەگشتی کاتێک کێشەکانت لای باسەکەی بێزارە بن لێت، ئەگەر دووبارەی کەیتەوە یعنی حەتا بێزارتر ئەبن لێت، سێبارەی کەیتەوە هەر حەز ناکەن بتبینن، بەڵام خوای پەروەردگار چەندێک کێشەکانت بۆ ئەو باسکەی ئەوەندە زیاتر نزیک دەکاتەوە لە خۆی و خۆش دێوێ ئەگەر دووبارەی کەیتەوە زیاتر لەخوا نزیکە بیتەوە، ئەگەر سێبارەی کەیتەوە چواربارەی کەیتەوە هەزاربارەی کەیتەوە ئەوەندە لەخواوە نزیکتر دەبیتەوە و ئەوەندە زیاتر کێشەکانت بۆ چارەسەرەکە. بۆیە کێشەکانت لە لای خوا باسکە و خۆت هەوڵ بدە کێشەکانی خۆت چارەسەر بکە.